من وەک کوردێک شاری کەرکووک بەشدار بووم لە کۆڕبەندی دیجیتاڵی جیهانی لە وڵاتی رووسیا کە بۆ یەکەمین جار ئەنجامەدرێ. ئەمەش هاوکاتە لەگەڵ بەرەو پێشووی جیهانی تەکنۆلۆژی لە وڵاتەدا و بۆتە بابەتی گرنگ بە تایبەتی بابەتی زیرەکی دەستکرد و مەترسیەکان و سوودەکانشی لەوێدا چەندین پانێڵ و کۆرس بەڕێوە چوو. ئێمە تێرە بەشدار بووین کە زیاتر لە 2820 کەس تێرە بەشدار بە نوێنەتی 114 وڵات توانیمان خەڵاتی یەکێک لە دەیەکەمەکان دەست بێنین لە وڵاتە. ئەوش لە پاوەی کاو زۆرترین بەشداریمان هەبوو یاخۆ زۆرترین چالاکیمان هەبووە لەوانەکان و چی بە پێشنیار بێت چی بە ڕەخنە بێ چی بە پرسیارەکانمان بێت کە جێ بە خۆ تێبینیەوان بووە و هاوکات یەکێک لەو خەڵاتانە ئەوەیەکەوە بۆ مانگی دێ ئێمە دووبارە بانگێش کراین بۆ وڵاتی رووسیا کە پێک هاتووە لە کەمپینێک کە بۆ جیهانی سکیورەتی ئینتەرنێت بۆ گەنجان بەڕێوە دەچێت. جەنابەت بە نوێنەراتی هیچ کەس سولایانی ڕۆشتووی بۆ کۆڕبەندە؟ نا من وەکو خودی خۆم وەکو کەرکووکێک و بە شێوەیەکی سەربەخۆ داواکارین پێشکەش کرد بوو، بەڵام لە هۆی ئەوەی کەوا دەرچووی زانکۆی کەرکووکم ئەوە بەشێکی گرنگ بچکەم و کۆڕبەندە تایبەت بە چۆن بڵێ زانستی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیا لەبەرەوە وەرگیراوم. بەڵام بەڵێ چەندین کەسی دیکە بەشدار بوو بە نوێنەتی عێراق و بە نوێنەتی شوێنانی دیکە و دەستگای دیکە، بەڵام بەداخەوەوان بە بێ هیچ خەڵاتێک گەڕانەوە لەگەڵ مندا دوو کەسی دیکە خەڵاتیان وەرگرت هەمان شێوە ئەوانش خەڵکی کەرکووکن و خەڵاتەکان عینەن یەکێک بوون لە دەیەکەمە باشترینەکان واتە ئێمە لە کۆی 10 خەڵات 3 خەڵاتی بۆ کەرکووک بووە و من وەک کوردێک لێوەکانەدا بەشدار بوومە.